لە هەفتەی 25 خولی نایابی تۆپیپێی کوردستان یانەی سۆران میوانداری یانەی سەید سادقی کرد. یاریزانانی سەید سادق بە ئومێدی سەرکەوتن لە یاریەکە هەر لە سەرەتای یاری بە ئاستێکی باش دەرکەوتن و هەر ئەوەش بوو وای کرد لە خولەکی سێزدا لە ڕێگای یاریزان هاوکار جەمال گۆڵی یەکەم تۆمار بکات. دوای ئەو گۆڵە یاریزانانی سۆران هەوڵیاندا ئەنجامەکە یەکسان بکەنەوە و چەند جارێک نزیک بوون لە گۆڵی سەید سادق، بەڵام گەیمی یەکەم بەو گۆڵە لە سوودی سەید سادق کۆتایی هات. ئەگەرچی لە گەیمی دووەم یاریزانانی سۆران باشتر دەرکەوتن، لە خولەکی 62 یاریزان عەبدولمونعیم ئەحمەد گۆڵی بەرامبەری تۆمار کردەوە، بەڵام یاریزانانی سەید سادق بەو ئەنجامە ڕازی نەبوون. ئەوەش بووە هۆکاری ئەوەی سەفین فایق لە خولەکی 82 گۆڵی دووەم و سەرکەوتن بۆ سەید سادق تۆمار بکات و یاریەکە بە سوودی یانەی سەید سادق بە کۆتا هات. ڕاستی ئێمە وەکو سەرەتا باش دەرنەکەوتین، با بڵێن لە سەرەتاوە سەید سادق گورزی خۆی وەشانتوانی لە سەرەتا یاریەوە گۆڵێک نێمە تۆمار بکات. شەوتی یەکەم بەو ئەنجامە کۆتایی هات. ئێمە لە شەوتی دووەم توانیمان ئەنجامەکە ڕاستکەینەوە، یاریەکی زۆر باشمان ئەنجامدا، بەڵام کەم و کوریمان هەبوو لە خۆ ئامادەکردن لەم هەفتەی ڕابردوو کە زۆربەی یاریزانان بەهۆی بەبوونەی نەورۆزەوە ئامادەی مەشقڕایانەکان نەبوون. ئەوەش کاریگەری خراپی لەسەر یاریەکە دروست کرد بوو. یانەی سۆران لەناو یاریگای خۆیان یانێکی باشە و ئەو زانتا ئێستا شکستیە بووە. ڕاستی بۆ ئێمەش کەمێ ناڕەحەت و قورس بچووکە لە یاریگای دەرەوە سەرکەوتنمان نەبوو. الحەمدولیلا بە درێژایی یاریەکە توانە بڵێم ئێمە باشتر بین، هەم لە ڕووی ئاستۆم لە ڕووی ئەنجامیشەوە. سپاس بەخوا ئەمڕۆ سەرکەوتوو بووینەوە برنەوە پێشکەشەوە هەندێرە خۆشەویستانە بە تایبەت ئەوانەی کە ڕێگەیەکی دووریان بڕێەوە هاتوونەتە سۆران. زۆر سپاسیانەکەین، هیوادارین بەردەوام بن لە باڵپشتیکردنی یانەکەیان. بەو سەرکەوتنە یانەی سەید سادق کۆی خاڵەکانی لە 24 یاری بۆ 39 خاڵ بەرز کردەوە، لە ڕیزبەندی سێمی خولەکە دەبینرێت. لە هەفتەی داهاتووش یانەکە چاوەڕوان دەبێت، هەرچی یانەی سۆرانە لە کۆی 24 یاری خاوەنی 27 خاڵە و لە ڕیزبەندی 12 خولەکە دەبینرێت و لە یاری داهاتووش یانەکە دەبێتە میوانی یانەی شێروانە. ئازاد ئۆمراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.